بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێم. کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێیەم بەرنامەیە بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەیەم جارێ بەرنامەکەمان باز لە تێکچوونی ژینگە ئەکەین لە هەرێمی کوردستان. پاراستنی ژینگە ئەرکێکی نیشتیمانی و ئاینیە. ئایا تۆی هاوڵاتی تا چەند هەز بە بەرپرسیارەتیەکەی لە ئاست تێکنەچوونی ژینگە و خۆت بە خەمخۆری ئەم وڵات و زەوی و خاک و نیشتیمانەکەی ئەزانی؟ واجبی سەرشانی هەموو لایەکە کاتێککە گەشتەکە سەفرە ئەکا ئەچێ بەم لاو بۆ لایە کە ئێمە بەرەو وەرزی بەهار و گەشت و گوزار ئەڕۆین. واجبی سەرشانی هەموو هاوڵاتیەکە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی نیشتیمانیەوە پاک و خاوێنی ئەو شوێنەی کە لی دائەنیشێ بیپارێزێ، واتە لە دوای خۆت خۆڵ و خاشاک جێ نەهێڵی، ئەو ژینگەیە پیس نەکەی، دار نەبڕی. بۆ نمونە ئەو چیمەنەی کە لەسەری دانیشتووی ئازێتی نەدەی. وەلحاڵ کۆمەڵێک ڕێکار هەیە کە وا لە تۆ بکە هەز بە بەرپرسیارەتی بکەی. ئەمە بەشێکی کە پەیوەستە پەیوەندی هەیە بە هاوڵاتیانەوە. بەشەکەی تریشی بە حکوومەتەوە، دوای ئەوەی کە هاوڵاتیان ئەگەر ڕێنمایی وەکو خۆی جێبەجێ بکەن و ژینگە بپارێزن، دوجار ئەو خۆڵ و خاشاکەی خەنە عەلاگەوە حکوومەت چۆن ئەتوانێ یاخود لایەنە خزمەتگوزاریەکان بتوانن ئەم خۆڵ و خاشاکە بە شێوازی گواستنەوەی تەندروست و ڕێک و پێک دوجار بیخەنە زبڵخانەوە و فڕی بدەن. لە وڵاتانە ئەبینین ئەم خۆڵ و خاشاکە ریسایکلین ئەکرێتەوە، سوودی لێ ئەبینرێ. دەبێکی ئاو بۆ نمونە یاخود هەر پلاستیکێک عەلاگەیە کۆ ئەکرێتەوە، دوجار دەکرێتەوە بە حوبەیبات و دەکرێتەوە بە پلاستیکی ورد و نازانم گرانۆڵی پێ دەڵێن چی پێ دەڵێن، دەکرێتەوە بەم جۆرە لە پلاستیک و دووبارە بەکار ئەهێنرێتەوە. ئایا لەم وڵاتەیە هیچ کارگەیەکی ڕیسایکلین بوونی هەیە؟ ئێوە توانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی پەیام هەیە قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەن و هەستی خۆتان دەرببڕن بەرامبەر ئەم دیاردەناشرینانە کاتێک کاچین بۆ شوێنێک ئەبینین بەداخەوە، ینی ئەمە ژەڵێم بڵی عارەق و دەبەی ئاو و کۆمەڵێک شتی ناپەسەند و نابەجێ لە سەر شەقام و شۆستەکانە جێ ئەهێڵرێ، دواتر کەس نییە کۆی کاتەوە ئەمەژە بێتە مایەی تێکچوونی ژینگە. دیارە لەو کۆمنتانەی کە هاتوون تا ئێستا قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە. کاک سابیر عەلی ئەڵێ پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەموو تاچێکی کۆمەڵگەیە بەبێ جیاوازی. محەممەد کاروانی ژەڵێ بەداخەوە ئێمەی کورد خاوەنی ئەم کوردستانە جوانین قەدری ئەو ژینگە جوانە ناگرین. کۆچەر هەرچی نووسویەتی پیسکردنی ژینگە کارێکی نامرۆڤانەیە و دوورە لە بنەماکانی ئاین. شیروان تاهیری ژەڵێ وەکو بەرپرسەکان ئاور لە ژینگە و شوێنە گشتەکانی کوردستان نادەنەوە، هاوڵاتیانیش کەم تەرخەمن لە ئاست پاک و پاک ڕاگررتنی ژینگە. بەختیار مەهدی ئەڵێ خۆزگە هەمومان ئەم کوردستانەمان بە ماڵی خۆمان بزانانی ئایا هەرگیز ئاو ژینگەی پیس نەدەبوو. شنۆ ئیبراهیمی ژەڵێ پاراستنی ژینگە ئەرکێکی ئاینیە. مونیرە کاروانی نووسویەتی پیسبوونی ژینگە پەیوەندی بە هۆشیاری تاچی کۆمەڵگەوە هەیە تا هاوڵاتیانی هۆشیارتر بن، کەمتر ژینگە پیس دەبێت. چیمەن کەرکوچیش نووسویەتی بەشێکی پیسبوونی ژینگە بوونی کارگەکانە لە نزیک شوێنی نیشتەجێبوون. ئەمە ئەو بەشە بوو لە کۆمنتەکان کە هاوڵاتیانی ئەزیز بۆ ئەم تەوەرە نووسیویانە. معلومی هەموو لایەکان بەرنامەی ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێوە ئەزیز دەگوازرێتەوە، توانن لەوێشەوە بینەری ئێمە بن بۆی کۆمنت بنووسن، ئێمەش کۆمنتەکە خەینە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست. خۆشەویستان و بەڕێزان، پیسبوونی ژینگە من ئەمڕۆ بۆ ئەوەی ڕیکلامی بەرنامەکە دروست بکەینەوە بچینە شوێنێک، بەڕاستی چوینە چیای ئەزمەر، لەوێ ڤیددیۆیەکمان تۆمار کرد کە باز لە پیسبوونی ژینگە ئەکاوە فرێدانی کۆمەڵک خۆڵ و خاشاک و دەبەی ئاو و بەداخەوە پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان بڵی ئارەق و ئەمانەی کە مەی ئەخۆنەوە و سەرخۆشن و بە هۆشی خۆیانەوە ئەڕۆن و بە بێهۆشی دێنە خوارەوە، ئەگەیان لە خۆیان نێوە بوتڵەکە لەو ناوفڕایەن.
ئەمە وای کردووە کە دۆخێکی ناهەموار و ناخۆش و پیس و چەپەڵی دروست کرد بێ بەڕاستی. من خۆم چوومە سەر شوێنێکیانی کە ئەوەی کە بینیمان کۆمەڵک عەلاگە و کۆمەڵێک شتی پاشماوەی گەشتیاران لەوێ فرێدراوە. خاڵێکی تر ئەمێ قسەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە گەشتیار هەیە بۆ نمونە لە جنوبەوە دێن بۆ کوردستان بە تایبەت ئەو برا عەرەبانەی کە دێن لێرە گەشت ئەەکەن. بەڕاستی ئەوان هیچ ئاسێکی هۆشیاریان نییە یاخود هەز بە بەرپرسیارەتی ناکەن، چونکە ئەوان وڵاتی خۆیان کاولە و دێن لێرە بۆ نمونە ئەم سروشتە جوانە بینن هەیە بەشێکی بە حەسادەت ژینگەکە پیسەکە، بەشێکی تریشی بە نەزانانە پاشماوەی خۆی جێ هێڵێ بەبێ کۆی کاتەوە. ئەم تەبیعەتە وەکو لە کوردەواری ئاڵێن دەرمانی نییە، ئەبێ ئێمە خۆمان ڕێنمایی بدەین بەو گەشتیارانە کاتێک کە دێن لە دەواازەکانەوە لە سەیتەرەکانەوە وەرەقەی هۆشیاریان بدرێتێ، دەستگای ژینگە، تەندروستی، هەموو ئەمانە هەستن بەکاری خۆیان و پێیان بڵێن کە ئەمە خەلەلە و ئەبێ ئێوە بۆ نمونە کە دێنە هەرێمی کوردستان نەهێڵن ئەم حاڵەتە ڕوو بدا. هەڵبەتە گرفتی ژینگە هەر ئەم وڵاتەی نەگرتوێتەوە بەڵکو وڵاتانی بەگشتی گرتوێتەوە. ئەبینین نەخۆشی کۆرۆنا لە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا وەکو ئەو ڕێژەیی کە باز ئەکرێ کە ڕێژەیەکی بەرچاو لە پاک و خاوێنی لە ئاستی ژینگە هاتووەتە کایەوە، بەڵام دوجار دوای ئەوەی کە کەرەنتینە نەما لە هەموو وڵاتان و بەتایبەت لێرەیش لە عێراق و هەرێمی کوردستان ئەبینین دۆخەکە وەکو جاران ئاڵۆز بوو و گەڕاوەتەوە دۆخی پێش کۆرۆنا بۆ لەبەر ئەوەی هاوڵاتیان زۆرن، خەڵک زۆرە، هەز نەکردن بە بەرپرسیارەتی وا ئەکا کە ژینگە بایەخی پێ نەدرێ. من ئەچمە لای بەشێک لەو کۆمنتانەی کە هاتوون لە ئێستایا لە تەوەری بەرنامەکەمان کۆمنتی بۆ هاتووە و قسەی لەسەر ئەکرێ. دیارە بەشێکی سڵاوەکە سوپاسیانەکەین کاگەردی کەرکوچی سڵاوی کردووە. ئەنە سامان نووسیەتی بەداخەوە پیسکردنی ژینگە زۆر ناشرینە، دەستێک بۆ هەژاران دەستخۆشیەکە سوپاسی ئەەکەین. لێرە معروف مەجید نووسیەتی بە پلەی یەکەم حکوومەت کەم تەرخەمە لەبەر ئەوەی نەیتوانی وەلایانی کەم گرنگی بە وەشاری تاک بدات و پێداویستەکانی تریشی دابین نەکردووە. بۆ نمونە کەمترین مافدانانی ڕیسایکلینە لە شارەکان. لایانی دووەمیش هاوڵاتیان بەرپرسە لەبەر ئەوەی ژیانی خۆی خۆش ناوێت و گرنگی پێ نادات. هەڵمەت شوانی نووسیەتی کوا ژینگە ماوە هەموو کرا بە مەزرعە و داگیر کرا، هەمووی کرا بە شوێنی ڤێلا و خانوو. ئەنە سامان نووسیەتی پاک و خاوێنی لە ئیمانەوەیە. دیارە کاک معروف مەجید بابەتێکی نووسیوە وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. من بەشێک لەو نووسینەی ئەوە خوێنمەوە کە نووسیوێتی بە پێی هەڵکەوتەی جوگرافیا و جوانی سروشتی هەر چوار پارچەی کوردستان و بوونی ژینگەیەکی خاوێن و تەندروست کوردستان بە یەکێک لە ناوچە گەشتیارەکان هەژمارەکرێت. سەرڕایبوونی دەیان شوێنی تایبەت بە گەشتکردن و دیمەنی دڕفێن، بەڵام وەکو پێویست نەتوانراوە سوود لەو سامانە نیشتیمانی وەربگیرێت. ئەمە بەشێکی دەگەڕێتەوە بۆ لایەنی حکومی و بەشەکەی تریش بۆ هاوڵاتیان. ئەچمە لای کاک مەلاستار لە بازیانەوە. کاک مەلاستار بەڵێ فەرموو. هەڵێم کاتتان باش. هەموو کاتت باش. سڵاوی خوای گەورە لە هەموو لایەن. سڵاوی خوا لە جەنابێت کاک مەلاستار گیان. زۆر وەڵایی بەنسبە ژینگەوە خوای گەورە ئەم سروشتە جوانەی بە جوانی پاچی خەڵک کردووە و تەسلیمی مرۆڤی کردووە. بەڵێ بێگومان. اینجا بەڕاستی ئەم ژینگە جوانە حەیفە مرۆڤ بە پاچی نەیپارێزێ. جوانە. بەداخەوە مرۆڤ وای کردووە ژینگەی پیس کردووە بەهۆی کارگەکانەوە، هەر لە فڕێدانی کلێنسێک و نەزگەرەیەک و قوتوویەکی BBC و هەموو شتەکان و هەتا کاتە کارگە و
ئەتۆم و ئەو شتە گەورانە ئەمە هەمووی بۆتە هۆی ئەوەی کەوا ژینگەی دنیا تیز ببێت. بەڕاستی ژینگە یعنی ژیان، یعنی گەشەکردنی مرۆڤایەتی، یعنی بەڕاستی تر ژینگە هەموو شتێکە بێگومان وایە. ئێمە لە بازیان دانیشتین بەڕاستی بەهۆی بازیان خۆشانەوەی بزانن جغرافیای بازیان وا هەڵکەوتووە. من وەکو نمونەیەک ئەمە ئەهێنمەوە. جغرافیای کوردستان وا هەڵکەوتووە، جێگایەکی چاڵە هەچوا دەوری شاخە، کەتێکی بە قووەتی کشتتوکاڵی بووە. ئێستا بەهۆی ئەوەی کەوا ڕژێمی پێشوو دەیان هەزار دۆنم زەوی کردۆ بەژێرەوە ژینگەی وڵاتی تێکداوە. ئێستا بۆتە گەورەترین کەرتی پیشەسازی لە عێراقا. 182 کارگەی لێیە. بەڕاستی ئەم ژینگەیە پیس بووە. لەبەر ئەوە ئەرچی هەموو لایەکمانە، هەم وەکو ئەخلاقێکی ئینسانی، هەم وەکو ئەرچێکی ئاینی ژینگەی وڵاتەکەمان بپارێزین هەر لە بە دەرگای خۆمانەوە هەتا کۆگاتە شوێنە گشتەکان. دەستخۆش من لێرەوە داوا لە هەموو لایەکەکەم گرنگی بدەن بە ژینگە. ئەگەر ژینگە تێکشی هەمومان نەخۆشین. سپاس بۆ هەموو لایەکتان. دەستان خۆش بێ. سپاس بۆ کاک مەلاستار بۆ پەیوەندەکەی. ئەچمە لای کاک عوسمان لە شاری سلێمانیەوە. بەڵێ قوربان سپاسە دەکەم جەنابەت باشی شکر. والله زحمة نبي رقمي سبيتي وراها رقمي شوية قيام ايه فرمو كاك عثمان جان رقم نقول انا والله كوا لزيادة نما وقربان جان لشو انا ما لزيادة نما وناخومان هي اها ما بس الساتلايتكيه مەبەستە سەتەلایتەکەی دیارە نەماوە لە ناوخۆیان هەیە. دەست خۆش بێ تێبینێکی باش بوو. بەڵێ قوربان بەڵێ بەڵ نانە نەگۆڕاوە هەر وەکو بەڵێ وەکو خۆیەتی کاک عوسمان گیان لە خزمەت تاین سپاس بۆ پەیوەندێکەت. ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە. کاک محەممەد چۆنی ئەحوالت؟ چۆنی مام جەوهەر سپاسە دەکەم من باشم. چاوتما دەکەم بەرنامەکە لەسەر چێ با تێ بگەین؟ لەسەر ژینگەیە و وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئاینی چۆن پارێزگاری لە ژینگە بکەین. خوا لە قورئانت فەرمووی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. بەڵێ دەست بگرن بە ئاینی خوا قەیم ڕای بگرن. کابی لەکن خدا هەرچی دیانەتی سەماوی هاتێ لەکن خوای وەچیەکە، بەڵام لەکن بەسەر بە جیاواز بەگۆڕەوە کارەکان. ژینگە خۆشەویستی، سەبایی، خاکپەرستن، دین پەرستن، خوا پەرستن، ویژدان پەرستن، ڕێز پەرستن، احترام پەرستن، گەورە و گرتکایەتی، بەشێوی ژیان هەمووش ژینگەیە. کابی ژینگە هەرچی خوا کە نادێتی هەر قورئانە ئاەتە چ قورئانی نادێ هەموو ژینگە و ڕێژی احترام و گەورەیە. بەڵێ کابی دەبی بگەڕێنەوە لە ئەساسیەکان. ئایا بۆ پەیرۆ و پرۆگرامی ئیسلامی ئایا لە فەمە ئەحزابی ئیسلامی بەرەو ئەو قسەی کە دەکەم نەعوذ بالله بەرامبەر خوای حەدم نییە لەبەرەوەی هەر خەونەکی دەبینم هەموو شەوانە دوعا لە خوای دەکەم خەونەکەم دێتە بی کورد دا دەرێم تو ئەو خوای ئەو کوردەی کە خوددا خەڵقی کرد کە خەڵقی کردیە. بەڵێ بە سەدان ساڵ بە هەزاران ساڵ خەڵقی کردیا. ئەوەی کە دوژمنێتی ئیسلامە کە تورک و عەرەب و عەجەمە. باشە بۆ ڕۆژێک ئاینی هەموو مامۆستایانی ئاینی سەردانی تورک و عەرەب و عەجەمیان نەکرد. پێیان بڵێن ئایا کە هەمومان ئیسلامین ئەو خودای مەزنە ئەو قورئانەی نادەخوازەیە هەمومان پێی ئیسلامین، هەمومان پێی ویژدانین، هەمومان پێی شەرەف و ئەخلاقین، ئایا لەبەرچی دژایەتیەکە بکەین؟ ئەو خودایە گەورە هەرێکە سەرۆت و سامانی خۆی دایتێ. ئایا بۆ تورک غەدر لە کورد بکە؟ ئایا بۆ کورد غەدر لە ویدی بکە؟ بۆ عەرەب غەدر لە کورد بکە؟ بۆ عەجەم غەدر لە کورد بکە؟
ئەدی هەمومان ناچینەوە ژێر ئەو عەرزەی کە دەبرین دەبینەوە خۆی بێگومان خوابی کامیان گەورەترا ئەوەی کە گەورەیە پەیامی خوددایە کە نادێتی خوابی لەسەر هەموو ئەحزە لەسەر هەموو مسلمانانی دنیا پێویستە ڕێککەوتنەکی سەرتاسەری هەبی لە ڕووی وجدانەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ئەهل و معریفەتەوە لە ڕووی ژینگەوە کە تورک و عەرەب و عەجەم و هەمومان پێکەوە ژیانێکی خۆت بەسەر ببەیت واس بینین لە کوشتن و لە دەربەدەری و نەهامەتی ئەو هەمە ئێش و ئازار و عەزابەی کە بەسەر دینی ئیسلام بەسەر ئیسلام داهاتی کە خوددا و پێغەمبەر و دینی ئیسلام پێی ناخۆشە هەرچی خێر و بەرەکەتی خوددایە لە ناو خاچی ئیسلامە دەبای یەک بگرین. دەست و چاوت خۆش بێ سوپاس مام جەوهەر. ڕاوەستە بەردوغانی برێ بەردوغانی برێ کاتێک کاتو لەدایک بوو دەزانی ئەچی دەبی بەسەر و کۆمار بەسەر و کۆمارەکەی ئێستا برێ بەسەرۆکی ئێران برێ کاتێک لەدایک بووی ئەسو دەزانی ئەوەی ئایا بۆ ئەو هەمە میلەتانی دنیاە بە هەمومان ئێمە لە ئێش و ئازاد کاتم زۆر پێدای مام جەوهەر سوپاسە دەکەم دەست خۆش زۆر سوپاس بۆ مام جەوهەر دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاتمان زۆر پێدایە عزیزی ئەمە مام جەوهەر ئەچمە لای کاکدانا لە قوشتەپەوە. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باش برا گەورە چۆنی گیانەکەم باش کاکدانا؟ پێشەچی خۆی سلامت پێشەچی زۆر سپاس دەکەم لە بۆ بەرنامە جوانت بەڕاست یعنی لە بۆ ژینگەی کوردستان بەڕاست یعنی لەسەرەمەیە لەسەر هەر ئەم تاکەچی کوردوەیە ژینگەی خۆی پارێزی خودای گەورەش دەفەرمێ النظافة من الإيمان والوفاء من الشيطان. باکو خاوێنی لە ئیسلامە پیسی لە شەیتانیا و شتێکی زۆر ئەوە عەجیب یعنی زۆر حەزم لێ بوو لە بە ئەوەی حەزم لێ بوو تەلەفۆنتان لە بۆ بکەم یعنی ئەوە ڕۆژێکە تەمەشات لە زۆرم دەکرێت زۆر گیریان بەڕاستی گیریان یەک لەوانە ئەو مەلا مامۆستا ئەو مامۆستایە کە شەهیدیان کرد ناوەکی خۆش لێ بوو حینێکی لە چاوێ بوو یعنی باسی پاک و خاوێنی کوردستانی دەکرد ژینگەی دەکرد یعنی بەڕاستی تێرش گریان گوتم یادی بەخێر ئەوە مردیشە کو دەگرێت لە بۆ ژینگەی خۆمان بەڕاستی یعنی برا گەورە لە سەران ئەومانە ژینگەی پارێزین لە بۆ چێە هەر منداری منە منداری تووە منداری ئەوەیە گەورە دەبیتن منداری چێە گەورە دەبیتن بە تاکید دەست و چاوت خۆش بێ وایە تەواوە کاکدانا گیان سوپاسە دەکەین دەست خۆش بۆ پەیوەندێکت بەڕێزی عزیزی گیانەکەم سپاس دەست خۆشوار لەگەڵ زۆر سپاسی بەرنامەکەت دەکەم بەڕاستی ینی زۆر سپاسی بەرنامەکەت دەکەم یعنی تەرخان کرێ لە بۆ ژینگەی یعنی چاوم ڕۆن دەبتەوە تەمەشات دەکەم بەڕاستی گیانەکەم مەمنونم دەستت خۆش بێ پێوە دەکەم عزیزی سپاس گیانەکەم تەمەنت درێژکە خوانمونە زیادکە گیانی منی سپاسە دەکەم دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس با بچمە لای کاک عەلی لە بازیانەوە کاک عەلی گیان فەرموو. سلام علیک کاک محمود. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک عەلی گیان باشی براکەم سپاسە دەکەم جەنابەت چۆنی قوربان دەنگ باشە کاک محمود جان سپاس بۆ خوا الحەمدولیلا ئێمە باشین بەرنامەکەمان لەسەر ژینگە بوو کاک محمود جان ئەرە وەڵا بەڕاستی کە هەموو کات دەچینە دەرەوە بووە سەیران و شت ئەبێ ژینگەکەمان زۆر پارێزی وەک چاومان بەڵێ کاک عەلی دەست و چاوت خۆش بێ ئێستا ئێوە لە بازیان کۆمەڵێک کارگە هەیە بە دەور و پشتانەوە ئەو ئیحسایی کە کراوەڵێ لە ساڵانی داهاتووە بازیان دووچاری گەورەترین گرفتی تەندروستیە بێتەوە خەڵکی بازیان ئێوە چ ڕێگەیەکتان گرتووەتە بەر بۆ ئەوەی ڕێگری بکەن لەو کارگانەی کە زیان بە گیانی هاوڵاتیان ئەگەێنن لە شارۆچکەی بازیان ئەڵڵا کاک محمود بەڕاستی کارگەکان گۆزەکان هەر زۆر تێکدا بازیان بەڵێ حالن معمەل شیشێکی لێ لەکانی شەیتان کاک محمود بەڵێ ئەتر هەر دووکەڵێکیە ئەو گوندەی بەڕاستی دا بۆ شەو محەممەد شیشەی ئەوەی کانی شەیتان کەسیش پێی ناڵێ بۆ واکەی کورە وەڵی ئیسفادەی نە کاک محمود جان بەڕاستیە چی هەر ئەتر هەر دەرمانێکەوە بارێ بەسەر ئەو خەڵکار زۆر زینەکە پیشتە ئەو کارگانە یانەوە تا هی بەرپرسێکە یانەوە تا هی بەرپرس نییە و پارادا بە بەرپرسەکان بەڕاستی خۆزگا بەرنامەکەتان ڕێوەی کانی شەیتان خاخ دەدەنەوەی کانیشتان محەممەد شیشێکی لێ کاکمە بەڵێ
ئەتر هەر دەرمانێک و بەسەر خەڵکای بارە کاک مەحموود زۆر بەداخەوە زۆر بەداخەوە ئەزیزی ئێمەی کاک عەلیجان کاک مەحموود گیان جارە ژینگەی بازیان جاران ژینگەنەوەکەم بازیانە پاک بێت کەسی ئێستا ڕاستە هیچی هەبە کەڵک نەماوە تام دەچێت کاک مەحموود ڕاست زۆر ڕاستە دەست و چاوت خۆش بێ عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵی وبەرەکاتوو کاک عەلیجان ئەچمە لای کاک ئەحمەد کاک ئەحمەد لە کەرکووکەوە داخراوەتەوە بەداخەوە بەشێک لەو خۆشەویستانەی ئێستا بینەرمانن سڵاو و ڕێزیان هەیە بە نمونەی کاک ئەحمەد سالم شان سلێمانی هەروەها بانە شێروان لە کۆمنتەکە نووسیوێتی خەڵکی کوردستان لە بیلادەوە وا فێرکراوە چ لە ناو خەڵکی بێت یاخود بەرامبەر پاراستنی ژینگام کارانە بە شتێکی کەم تەماشا دەکەن هۆکاری سەرەکی دایک و باوکە گەر خۆیان ئەو کارە جێبەجێ نەکەن پێویستە فێری منداڵەکانیان بکەن. ئیسماعیل بەرواری نووسێتی کوا حکوومەت ژینگە دەپارێزێت. کاک حەمە ساڵح عەبدوڵڵا نووسیوێتی ژینگە پاراستن ئەرچی هەمووانە ئەرچی سەرشانی هەمووانە. نیگار باقر سڵاو ڕێزی هەیە سوپاسیەکەین دڵشاد ساڵح سڵاوەکە سوپاسە دەکەین دەستان خۆش بێ بەردەوام بن لە نووسینی کۆمنت بۆی بخەینە خزمەتی ئەوێ عزیز و خۆشەویست. باشە کاک بیلال یەک دەقە. کاک عەبدوڕەزاق ئەحمەدیش نووسیوێتی دەستان خۆش بێ بابەتێکی گرنگتان وروژاندووە خوا خێرتان بنووسێ سوپاس بۆ زەنابیشت خوا خێری زەنابیشت بنووسێ. ئومێد ئیسماعیلیش نووسێتی پاراستنی ژینگە لە حکوومەتەوە دەست پێکە ساڵانە ئەو ڕێژە پارەیەی ئەو ڕێژە پارە زۆرەی هاوڵاتیان وەردەگرێ بۆیە پێویستە لەسەری ئەو پارەیە لە چاندنی دار و پاکڕاگررتنی ژینگە خەرجی بکات. موسلیم جەباری ئەڵێ پیرێژنێکی کوێرە لادەیەک کە بە تەپاڵە تەنور گەرم دەکات. هەڵبەتە مەبەستی حکوومەتە. خۆشەویستان قسەیەکی جوانی کردووە کاک ئومێد ئێستا دێمە سەری ئەو پارانەی کە لە کاتی تەحویلی سیارە مرور وەرێگرێت لە هاوڵاتیان بە ناوی ژینگەوە ئەو پارەیە بۆ کوێچێ. با کاک پۆڵا وەرگرم لە هەولێرەوە. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت کاک مەحموود. سڵاوی خوا لە جەنابێت کاک پۆڵا گیان زۆر سوپاس. بەڕێزی گومانی تێدا نیە خوای گەورە سروشتێکی یەکجار جوانی بە ئێمە بەخشیوە کوردستان. بەڵێ خۆزگە ئەوەندەی بەوتە باسییان لە ژینگە دەکرێت بە ترسان نیم ئەوەندە بەکردەوە هەوڵی جوانکردنی ژینگەی کوردستانیان بدابایە. نمونە زۆر ژینگە هەر بەواتای ئەوە ناوێ ساندنی سەوزای و دار و درەخت کاک مەحموود. تەنانەت پاو دەکێشێ بۆ ڕاوشکار بۆ مەبەست و ئارەزوو ڕاوکردن ئەوەش هاوسەنگی ژینگەمان لێ فێر دەدا بەداخەوە. لە ناو شارەکانی لە سەرەتادا بەشێکی زۆر پانتایی بۆ سەوزایی بۆ باخ بۆ باختە دیاریکرا بوو کەسی بەرپرسەکان ئەوشیان داگیر کردووە کاک مەحموود. ئەوە لەلایەن ساڵێکی تر وەکو بەڕێز لە سەرەتای بەرنامەکەت هاتنی بە لێشاوی گەشتیاران بەناو گەشتیاران هەندێکیان بە ئەنقەس و بە مەبەست بەبێ سانسۆر لە سەریان ساڵانە دەبینین پانتایەکی زۆر لە پوش و پاوان دەسووتێنن دار و درەخت دەستێت چەند ساڵی پێویستە بۆ قەرەبووکردنەوەی. و ئەگەر دەستێکی پاکە باە دڵسۆز هەبایە دروستی کوردستان کاک مەحموود زۆربەی شار و شارۆچکەکان هەڵکەوتەی جوگرافیایی بە دۆڵ و نشێویەکانیانەوە دەکرێت یعنی بەنداوی تێدا بکرابە لە زۆربەی شار و شارۆچکەکان تۆ سەیری جوگرافیای کوردستان بکە لەوێەوە دەستی پێ دەکەیت. دار و درەختێکی زۆر لە دەوری بەنداوەکە دروست دەکات ژینگەکەی پاک دەکردەوە دەبووە هۆی بەرهەمهێنانی ئۆکسیجینێکی زۆر. بەڵام بەداخەوە تا ئێستا لە ئاستی خوێندنگاکان لە پەروەردە لە ڕاگەیاندنەکان ژینگێکی ئەو تۆ بە ژینگە نادرێت. هۆکارەکەی چیە؟ چونکە لەسەرەوە ڕا دەستی دڵسۆز نییە بەداخەوە بەکردەوە هەوڵ بدا ئەگەر سروشتی کوردستان بە سادەیەکەی بە سروشت و تەبیعەتی خۆی دەستکاری نەکەن هێشتان باشە. وەکو پەندە کوردیەکە دەوترێ
ئەگەر گوڵنی دڵکیش مەبا بەڵام بەداخەوە لە سێ بچێن دیومانە پەتپرسان لە دیاتیەوەی ببن بە گوڵە بوون بە دڕێک داگیرکردنی پانتایەکی زۆر لە پانتایەکی بچووک لەو پانتایی کە داگیریان کردوەتان دار و درەختێکیان ساندووە بە ناوی زێلا و نازانم چی کە ئەوانە مولکی دەوڵەتن مولکی دەوڵەتیش بەواتای مولکی ملت داهاتووی ملت سەرمایەی ملت کەواتە تا ئێستا لە کوردستان وەزارەت یان دەستەی ژینگە بەکردەوە دێ دەست و پەنجەی دیار نییە چونکە کەسی پسپۆڕی دەوێت دڵسۆزی دەوێت ئاو هەوا و کەسی کوردستان زۆر زۆر لەبارە بۆ ئەوەی بینە ڕێزەکەمان بداتە ستاندارد نێو دەوڵەتی بەڵام بەداخەوە هێشتان وەکو ژینگە سیاسیەکە جاوە وێرانەیە دووبارە دەستخۆش. سپاس کاک پۆڵاجان دەست خۆش بۆ پەیوەندەکە دەچمە لای کاک عوسمان لە بازیانەوە. باشی براکەم چۆنی کاک عوسمان گیان؟ سلام علیکم احوال باش. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. زۆر باشین الحمدلله. دەڕێز من لە گوتی کانی شەیدانەکەم سەبارەت بۆ مامەل ئاسنە. بەڵێ. ناگە ئەلفاسیە هەر زۆر بێتامی کردو بڕوانی سعات هەشتی شەوی لێ هەڵێکە حتا بەیانی نایکوژێنێتەوە ئیتر نەفلتەریە نە هیچیە ئیتر جهانمێکی دروست کردەوە بۆ خەڵکە. بەڵێ. ئەڵێن خاوەنەکەشی زوو ئەندانی سەرکردایەتی کۆمەڵە نازانم زوو ئەندانی بە حاجیداری ناوەسیاری حساب بۆ خەڵکان ناکەن. وەڵا ناوەڵاوان نییە هەڵە تێگەیشتنیە کە کاک عوسمان گیان خاوەنی نییە. بەرحاڵ حتمەن خاوەنی تری هەیە و فعلەن دیارە ئەو معاملە بەڵێ ئێستا وەرێگرم ئەو معاملە خاوەنی تری هەیە چونکە معاملی لەو شێوەیە بە تریلیۆن دیناری ئەوێ ینی ڕەنگە بە ملیار دۆلاری بوێ ئەو ئیمکانیەتە لەلای هیچ تاچێکی بۆ نمونە ئیسلامی و ئەندامی سەرکردایەتی و فڵان و فیسار نییە ئەگەر کەسایەتیەک بوونی هەبێ بۆ نمونە لەو معاملە تەنها محاسیبێکە وەکو کارجێڕی وەکو ئیدارە وەکو جۆرەشتا ئەگەریش تەقسیرێک هەبێ لەو معاملە پێویستە ئێوەی هاوڵاتی بڕۆنجا حەزەکە هی نوری چاومان بێ هی هەر کەسێکە بڕۆن شکاتی لێ بکەن مەفروزە ئێوە ئەو ژینگەی منتیقەی خۆتان خۆش بوێ دوجار هەوڵ بن کە گرفتێک هەیە لە منتیقەکەتانە خۆتان چارەسەری بکەن. بۆیە ئەچمە لای کاک سۆران داخراوەتەوە؟ باشە کاک سۆرانجان فەرموو لە خزمەتام کاک سۆران. فەرمووی وەڵی تۆڕەکەتان ئەوزان لەسەر ژینگە و مینگەیە. ئەرە وەڵا دەوەڵای معاملانی بازیان هەمویان تێک داوە کاکە مەحموودیان. ڕاستەکەی کاک سۆرانجان حەقیقەتە بەڵام ئێستا چیتان کردووە ئێوە بۆ نمونە نازام جەنابەت لە چووە تەلەفۆنەکەی؟ لە عەسکەرەوە تەلەفۆنەکەی. باشە چیتان کردووە ئێوە بۆی؟ وەڵی ئێمە سپاس بۆخوای گەورە ئێمە شارەوانیمان هەیە دەیەکەی خۆمان پاکە بڵێ. بەڵێ دەیەکەی خۆمان پاکە بەس کە چاوت بە شوێنێکەکە هەر لەبەر چاوتەکەی بۆ نمونە دۆڵی بازیان ئەو معامل شیشەی لێ ئەو باڵاوگەی بازیانی لێ ئەو معامل چمەتوی لێ ئەو معامل چمەتوەکەی ئەم بەرە ئەوبەرەوەی هەیەی ئەوەی ئەوبەر هەمووشی هیبەتپرسەکانن بێگومان هەمووشی هیبەتپرسەکانن هیچیشی نەتەنەگەی زبڵانداناوە نە شارەوانێکیانەیە نە شوێنێکیانەیە نە شتێکیانەیە هەمویان لەونەوە شەو سەعات 12 ئینەکەیانەکەنەوەنە بۆی کە ژینگە پیس بێ. بەڵێ دەست و چاوت خۆش بە کاک سۆرانجان گوێیان لێبێ و چارەسەریش بکەن. وازەحە دەست و چاوت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندەکەت هیوای لە ساغی و سەلامەتی. خۆشەویستان شتێک هەیە لە بابەتی ژینگە لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەوی ژەوەیە کاتێک کە ئەچی بۆ تەحویلی سەیارە واتە سیارە تەحویلەکەی بە ناوی خۆتەوە لەو کاتەیە حکوومەت بڕێک پارە لە هاوڵاتیان وەرەگرێ لە مقابلی ژینگە واتە بۆ پاکڕاگرتنی ژینگە ئەم پارەی لە هاوڵاتیان وەرەگرێ بەڵام پارەیەکی زۆر داهاتێکی زەبەلاح تا ئێستا بە فەرمی هیچ شتێک بۆ ژینگە نەکراوە واتە بۆ نمونە بینین ئەو هەموو دار سنەوبەر و داری جوان و کۆمەڵک داری چاک و کۆن لەم شاخی گوێژە و لە دەور و پشتی شارەکانی هەرێم
داری چاکبوونی هەبووە ئێستا دارەکان سووتێنراوە و سوتاوە ئەسڵەن باەقی پێنەدراوە کە داری تر لە شوێنی بچێنرێتەوە. ئایا ئەمە ئەم پارەیە بۆکوێ ئەڕوا؟ ئەم پارەی چێ سوودی لێ ئەبینێ؟ ئەچێتە گیرفانی کێوە؟ هەموو ئەمانە پرسیارە پێویستە وەڵامەکانیمان دەستکەوێ. ئەگەر دەستمانکەوێ خراپ نییە لە ڕێگەی ئێوە پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە لەم سەکۆ ئازادەوە ڕاوسەرنجی خۆتان بگەێنن. نازانم کاک عادل باسی بانگی ئیشامان کرده بوو کاتی هاتووە نەهاتووە یان تێپەڕیوە یان چی؟ باشە با بانگ بڕوا، با بانگی ئیشامان گوێ لێ بێ. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله دووبارە سەلامی خواتان لێبێ خۆشەویستان.
پێشەوەی بچمە لای پەیوەندی هەندێک کۆمنت هەیە بە کورتییان خوێنمەوە. خۆشناو خۆشناو نووسێتی میلەت لە حربی نەفسیدایە باسی ژینگە دەکەن. کاک خۆشناو ژینگەش بەشێکە لەو حربە نەفسی کە لەگەڵ خودی تەندروستی هاوڵاتیانە ئەکرێ، بۆیە گرنگە ئەبینی هاوڵاتیان بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی ئاوەکەی خواردووە دەبە ئاوەکە لە جامی سیارەکەەوە فڕاداتە دەرەوە یاخود قوتووی ساردەکە فڕاداتە دەرەوە بەبێ ئەوەی بزانێت کە ئەم دەبە ئاوە ڕەنگە 50 ساڵی بوێت تا بێتەوە بەخۆڵ. ئەوە زانیاریم لەسەری نییە بەوردی، بەڵام ڕەنگە 50 ساڵی بوێ تا بێتەوە بەخۆڵ ئەگەریش ببێت کە باوەڕ ناکەم زۆر زەحمەتە. باشە ئەچمە لای پەیوەندی یەک دقەیەک. گوڵەخان نووسوێتی پاراستنی ژینگە واتە ئەرچی مرۆڤایەتی، بەڵام لە وڵاتی ئێمە لەبەر ڕقمان بەرامبەر بە سیاسەکان وای کردووە ڕقمان لە وڵاتیش بێت نەک تەنها لە ژینگەکەی و بۆ هۆیشەوە کەس گرنگی بە ژینگە نادات. کاک ئەحمەد مامنووری سڵاوەکە و نووسیوێتی ئێمە ژینگەی پاک لە کوردستان خواردن و ئێمە نەک ژینگەی پاک لە کوردستان خواردن و هەوایشمان پیسە. بە یادکۆیی نووسوێتی دەستان خۆش بێ بۆ ئەم تەوەرە جوانە سوپاسدانەکەین. ئەی منجەوهەریش دەستخۆشیەکە خوالێتان ڕازی بێ. ئەچمە لای باوکی محەممەد لە هەولێرەوە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي باوکی محەممەد سپاس دەکەم مەمنونم الحەمدولله. يا ربي سپاس دەکەم برامەوە بەحسی ژینگەی دەکەن. ئەرە وەڵڵا والله برام بە خودای ژینگەکە بە یەکجاری تێک بە بریا هەر ژینگە باە باوەڕ بکە یعنی وا هەستەکەم ئەو ژینگەیان بە یەکجاری کۆرکردەوە یعنی دەبات لەوە ئەو هات بنووسی با يعني ناو نشانك أخوي تبارك وتعالى دفرمي بسم الله الرحمن الرحيم إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك تخرجون صدق الله العظيم ونعم بالله. بخداي برايا برزكم بريا هرجين قبايا يعني نئيش مايا نكاد مايا نكاد من مايا وفي عالم الغيبة يعني أوينيتنا التمشامك أوانيك يعني معملوا درمانوا أو اشتيان فورك كرديا بەخوای برام ژینگەیان بە هەموو نەوعەچی پیس کرد یعنی وا هەستەکەم تێچیاندا بە یەکجاری. بەڵێ جانەکەم سپاسە دەکەم باوکی محەممەد بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەزیزم. ئەچمە لای کاک حەمەڕەشید لە ژاراوە دوای کاک حەمەڕەشیدیش یەک پەیوەندی تر وەرەگرم. مامۆستا محمودی بەڕێزی وارد باش. هەموو کاتت باش کاک حەمەڕەشید. بەڕێزی سڵاوی خوای لە تۆ بینەران و بیستەران و ستافەکە. سڵاوی خوا لە جەنابەت سوپاست دەکەم. بەڕێزی کاکە ژینگە چی؟ کاکە ڕێکاوبانی چی؟ کاکە ژینگە پارێزی چی؟ وەڵی من تێناگەمە و دەسەڵاتە بۆ دەکا. تەماشاکە ئەم هەموو موچە خۆران قەرزدارە. ئێستا من وەکو خۆم نازانم چەند موچەم لە لای دەوڵەتە سەریان لێشێواندوین 3 ساڵە ناوێرم چم سیارەی نوێکەمەوە سەنەوی نوێکەمەوە ناسیکەمەوە هەتا ئەو کاتەی یاخداکرێ من پارەم لە لایوی بێ بشتم پارەی دەمێ بەهاژار نبێ بۆ مۆبری قەرزەکەیخە نوێکردنەوەی جوانە ئەو قسەیە زۆر جوانە ئەوە شمولی ئاو و کارەبا و باج و زەریبە و هەمووەمان ناکە من نا یاخە ناکرێت دەسەڵاتە تۆ قەرزداری و میلەتەی بی بژۆی وەڵا پارە لێ دەستێنم لە بریشتی شیوا چۆن دەبێ لەکوێی چ دەسەڵاتێکی لە دنیاشتی وها بووە بەس ئەوە لە کوردی لە دەسەڵاتی کوردی دەوەشێتەوە چەند جار هاوارمان کردووە وەڵاهی 3 ساڵە سەرنەویم بەسەر کووە ناوێرم بەلای دایرەکاندا بچم ناچم هەتا ئەو کاتەی سیستەمێکی بانکیدا دەنێ ئەوەی کە سەرفی دەکەم بۆم لەوێ لە موچەکەی خۆم دەردەکا دەبێت سیارەکە بەڵ قاچاک بێ چونکە دەوێت بیکڕمەوە جا بە هەزارەهای وەک من هەیە ئێوە حکوم ژێرانە داوا لە دەسەڵات دەکەم ئاەتا لە سەنگەسەرەوە گەڕاومەوە بۆ ژاراوەی وەڵی وەکو دیواری مەرگ وایە تاقەیدەیە هەموو مەسوولەکە پێدا هاتوون ئەم هەموو سیارە پێدا دێ وەکو بچیان هەر یەکسەر بچی لە هەڵدێرێکی بەهارە زۆر خۆڵدێری باڕێ لە برادرانم لەگەڵ دەستخۆشی لێ دەکەم. سپاس کاک حەمەڕەشید دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت. خۆشەویستان و بەڕێزان ئەم تەوەری کە قسەمان لەسەر کرد بەلای خۆمەوە زۆر تەوەرێکی گرنگ بوو
چونکە بایەخ نەدان بە ژینگە بایەخ نەدانە بە پاک و تەمیزی ئینسانەکە خۆی. وەکو وتراوە نەظافەت و منە الئیمان، پاک و خاوێنی لە ئیمانەوەیە. بەڕاستی هەر تاچێک لە ئێمە هەست بە بەرپرسیارەتی نەکا بەرامبەر بە پاکڕاگرتنی دەور و پشتی خۆی لە ماڵی خۆیەوە، کۆر لە گیرفانەکانی خۆیەوە، سوزانم لە جلوبەرگەکەی خۆیەوە دەست پێ بکە، تا درێژای کێشێ بۆ ماڵ و مناڵەکەی، بۆ خانوەکەی، بۆ ماڵە، بۆ ژوورەکەی خۆی، دواتر بۆ سیارەکەی، بۆ دەور و پشتی خۆی و خزمانی و کۆڵان و شەقامەکەی. وەلحاصڵ ئەوەی کە پەیوەستە بە پاک و خاوێنی ئینسانەکانەوە، هەر ئینسانێک هەست بە بەرپرسیارەتی نەکات لە بەرامبەر ئەمانە لە ئیمانی خۆی بترسێ. بۆیە خۆشحاڵ بووم لەوەی کە پەیوەندیتان بە بەرنامەکەەوە کرد و قسەی جدیمان لەسەر ئەم تەوەرە کرد. خاڵە گرینگەکانمان باس کردووە. پشتیوان بەخوا ئەم جۆرە بەرنامانە و ئەم جۆرە تەوەرانە درێژیان ئەبێ لەمەیان ناوەستێتەوە. تەنها داوامان لە خی گەورە ئەوەیە لێمان خۆش بێ و داوامان لە ئێوەژەوەیە دوعای خێرمان بۆ بکەن، خی گەورە تەوفیقمان با ئینشاءالله. سوپاس کە بینەر و بیسەرمان بوون. سوپاس بۆ یەکە بە یەکەی هاوکارانم. تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.